بڕیارە لە 10 تشرینی یەکەم هەڵبژاردننی پێشوەخت لە عێراق بەڕێوە بچێت بە پێی ڕاپرسیەک کە لە هەڵەبجا ئەنجام درراوە. زیاتر لە 170 هاوڵاتیان بەشداری هەڵبژاردن دەکەن. تاوەک ئێستا ئومێدیان بە هەڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات هەیە لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە. بەپی ئەم ڕاپرسە بێ کە لە 174 هاوڵاتیان ئامادەیان هەیە بچنە سەر سندوقەکانی دەنگدان کەواتە هێشتا ئومێدێک ماوە لە 168 هاوڵاتیانیش لەگەڵ فرەبازنەیان دیارە وەکەوەی کە تعبیران لێ کردووە لەم بارەیەوە باشترە توانن متمانە ڕاستەوخۆ بن بە نوێنەری ناوچەکەیان و بینێرنە پەرلەمان و باشتر تەحویلە ئیرادەیان بکەن و ینی سنووری دەنگ و دەنگدانیان ڕوونتر بێ و کاریگەری دەنگەکانیان زیاتر بێ. بە بڕای شارەزایانی بواری هەڵبژاردن پێویستە یاسای هەڵبژاردننی هەرێم هەموار بکرێتەوە بۆ سیستمی هەڵبژاردنیش چاو لە هەڵبژاردنەکانی عێراق بکرێ ڕێز لە بۆچوونی هاوڵاتیان بگیرێت کە زۆرینە لەگەڵ فرەبازنەیدان. توانیت هەڵسەنگاندنێکی باش بکەیت لەبەر ڕۆشنایی ئەم هەڵبژاردنەی کەدا دێت. ئەمە بۆ خۆی ئاوێنەیە کە ئێمە خۆمانی تیا لە بەرابینین و ئەتوانین لەوەوە تێبگەین کە خاڵە باش و خاڵە نەرێنیەکانی ئەم سیستمی هەڵبژاردنەکە یەکدەنگی نەگوێزراوەیە کە سەر بە خێزانی زۆرینەی فرەییە چییە و ئەوەش وامان لێ بکات کە هەرێمی کوردستان و دیزایانی سیستمی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا بگۆڕین و گۆڕانکاری تیا بکەین بەرەو فرەبازنەی تەبێ ئەوەش جێگەی مناقەشەیە. سیستمی فرەبازنەی لە هەڵبژاردننی پێشوەختی عێراق جێگیر کراوە. هاوڵاتیان پیان وایە لەبەرەوەی هەڵبژاردننی فرەبازنەیی هەندێک جیاوازی لە ئاست کورسی لایەنەکان دروست دەکا بۆیە پیان باشە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان بە شێوەی فرەبازنەیی ئەنجام بدرێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجا.